2022 دکن به شاهی و یاری ناگری. بایدن دبیجا و دل روشن به هنودان سر سال به مالبات خورا بریاره بده کادی خوش بو گره کادی سلوکاتی کاندید بکا یا نه. و پشتوالن دکتوره که زندان کری لترکیه لپیش دادگاه استانبول کم دبن باریکو دادگاه کرناوی ورا پاشی خستن. سلاو ريزو هيفين دما خوش دقال كورت كونكشن جدنگي امريكا لواشنطن ليكم روجا سالا 2023 سر سالانو لوا بيروز بو تفايا كارمندين دنگي امريكا ولبشي كردية دنگي امريكا ام هيفيا سالك آرام و باشتي و بي ايشو درد جوارا دخوازين نها لواشنطن هفتي سبيديا يكي 2023 سرک جو بایدن دی بیجا و دی لوان روژین بهن ودان سری سالی به مالباتا خورا راوی جی بکو بریاری جی بدکا اگر خوش بو گرا دومیا سروکاتیا امریکا لسال 2024 کاندید بکا یا نه کاربدستن دموکراتین کوش کاسپی دی بیجن همه وی بریارا خوا کاندید کرنی دایا لی پسیار اوکا اگر دی پارتیا دموکرات وی دست نیشان بکا یا نه. بەلاوانانی بەشداریکردن پێشبینی دەکرێت لە هەڵبژاردنە گشتەکاندا بنکەکانی ناوچەی پرنس جۆرج لە ویلایەتی مێریلاند لە دەرەنجامدا دیموکراتەکان سەرکەوتنیان مسۆگر بێت لە گەورەترین ناوچەی زۆرینەی ئەمریکایی بە ڕێگەز ئەفریقایی لە وڵاتە یەکگرتووەکاندا. جێبەجێکاری ناوچە و 11 ئەندامی ئەنجومەنی ناوچە و بەرپرسی جێبەجێکردنی یاسا و نووسەری دادگا و نزیکەی 20 یاسادانەر لە ناوچە پۆستیان لە ئەنجومەنی گشتی ویلایەتەکەدا وەرگرتووە. بەڵێ هەموو ئەو بەرپرسانەی هەڵبژێردراون دیموکراتن. ئەمە سەرۆکی کۆمیتەی ناوەندی دیموکراتەکانی ناوچەیە کێنت ڕابنسن. هیچ کۆمارێک نییە کە بتوانم بیری لێ بکەمەوە کە لە ڕاستیدا بتوانێت سەرکەوتوو بێت بتوانێت لەو ناوچەی پرنس جۆرجدا سەرکەوتن بەدەست بێنێت. جێگیری سەرۆکی کۆماریەکان لە ناوچەی پرنس جۆرج جیم واس هاوڕایە. لە تەمەنی مندا نەبوو ئێستا تەمەنم 70 ساڵە بۆیە مێریلاند زیاتر بۆتە لایەنگری دیموکراتەکان بەدڵنیایەوە ناوچە لەم ساڵانەی کە من لێرە بوومە بەم شێوەیە بووە. واز دەڵێت ئەوە بۆ واتایە نییە کە کۆماریەکان لەو ناوچەیەدا واز لە هەوڵدان بۆ بردنەوەی هەڵبژاردنەکانی گشتی بهێنن. بۆ کەڕەتێک پرسەکە گرنگ دەبێت ئەگەر تۆ لەوێ نەبیت تۆ لەوێ نیت ئەوە گرنگ نابێت. ئەوەی بۆ زۆرێک لە دەنگدەرانی هەردوو پارتەکە گرنگە ئەوەیە کە جۆ بایدن بە تەمەنترین سەرۆکی ئەمریکایە. تەمەنی دەبێتە 86 ساڵ ئەگەر خولی دووەمی خۆی تەواو بکات. بەڵام لەم ناوچەیەدا کە لە ساڵی 2016دا لە پێشەنگی ڕاپرسیەکاندا بوو ئایا دەتوانێت لە ساڵی 2024دا لە هەموو ڕکەبەرەکانی لە هەڵبژاردنە سەرەتاییەکاندا بباتەوە؟ لەو باوەڕدانیم ئەو پشتگیریەکی تەواوی گشتی هەبێت. یەکەم بە لە بەرچاوگرتنی ئاستی نەزمی پەسەندکردنی پێم وانییە ئەمە هەستی هەموو کۆمارەکان بێت بەڵکو و دموکراتەکانیشە. بەبێ جێدانە هەستی خۆم بۆ سەرۆک و چۆن سەرکەوتوو دەبێت پێم وایە کە ئێمە ئاگاداری ئەوەشین کە تاکەکان نیگەرانن لەوەی کە لەوانەیە ئەو کەسە نەبێت کە بە ماوەی 4 ساڵی دیکە بەردەوام بێت لە پۆستەکەی. وەک لە ناوچەکانی دیکە زۆرینەی دیموکرات لە سەرانسەری وڵاتدا دەبینرێت دیموکراتەکانی ناوچەی پرنس جۆرج یەک نین. کەسایەتی تاکی دیموکراتەکان پشتیوانی ناوی جیاواز دەکەن. پێشکەوتو خواز، میانڕەو، لیبرال یان کۆنەپەرست. لە ساڵی 2016دا بایدن یەکی خستن بۆ ئەوەی دۆناڵد ترامپی کۆمارەکان دووبارە هەڵ نەبژێردرێتەوە. هەمومان توانیمانە هەموو ناکۆچەکان بەلاوە بنین و پێکەوە کار بکەین. بەڵام هەروەها دەبینیت کە هەندێک لەو تاکانە لەکوێدا پیان وایە سەرکردایەتی پێویستە بۆ ئەوەی لە کاندیدێکی جیاوازدا بەرەو پێشەوە بچین. بۆیە ئەوەش دەگۆڕێت بە جۆرەی هەستی کەساتەکان کە ئایا سەرۆک بایدن دەبێت بەردەوام بێت لە پۆستەکەی یان نا. لە وەڵامی پرسیارێکدا بۆ هەڵسەنگاندنی کاندیدەکانی سەرۆکایەتی لە دیوەکەی تردا بەرپرسی ناوخۆیی پارتی کۆماریەکان واز دەڵێت پارێزگاری کالیفۆرنیا تەمەن 55 ساڵ ڕەنگە باشتر بێتە بەر چاوی دیموکراتەکانی پرنس جۆرج وەک سەرۆکە بە ساڵاچۆکەی ئێستاکە. ڕەنگە کەسێکی وەک گاڤین نیوسۆم لەگەڵ بیر و بۆچوونەکانی دیموکراتەکانی پرنس جۆرجدا بگونجێت. تاکە سەرۆکی هەڵبژێردرا لە مێژووی ئەمریکادا کاندیدکردنی بۆ خولی دووەمی سەرۆکایەتی ڕەت کرابێتەوە دیموکرات فرانکلین پێرس بووە لە ساڵی 1856دا ئەویش بەهۆی نیگەرانیەکان لە ڕێبازەکانی سەرۆک نەک تەمەنی.
خەڵکی سەرانسەری جیهانی ماڵئاڤایی لە 2022 کرد بە شاهی و یاریên ئاگر پێشوازی لە 2023 دیکن لە مەزنە باژارên جیهانی شەوێدی و پشتی 3 ساڵên زەحمەت و ئالۆزیên ji ber COVID-19 و ڕەوشە ئابووریە خراپ خەڵک نیڤا شەوێ و دکەش و هەوایên ساردا شاهی kirin. پشتەوانên دکتۆرێکی زیندانکirî li Tirkiyê li pêş dadgeha Istanbolê civiyan ji bo nîşandana hevsoziya xwe berîk û dadgeh biryara paşxistina dadgehkirina wî bide. Ew dibêjin pizîşkên Tirkiya dibin armanca tapaserkirinê. Serokê Êketiya Karmendên Sexlemiya Tirkiyê dibêje ew diktor rastî zîndanê dibe ji ber daxwazkirina lêkorînekê dê iddiayên bikarînana çekî kîmyayî de li dijî şervanên Kurd li Bakurê Iraqê. دادگایکی تورکیا ڕۆژی پێنجشەمە ڕەتی کردەوە پزیشکێکی پلەباڵا ئازاد بکات کە ڕوبەڕووی چەندین ساڵ زیندانیکردن دەبێتەوە بەهۆی ئەوەی کە داوای لە کۆڵینەوەی کردووە لەبارەی بەکارهێنانی چەکی کیمیایی کە لەلایەن سوپای تورکیا و لە دژی چەکدارانی کورد لە عێراق بەکار هاتووە. شەبنەم کۆرۆر فنجانچی سەرۆکی کۆمەڵی پزیشکی تورکیا لە مانگی 11 ڕابردوودا بە تومەتی سازانی چاوپێکەوتنێکی تەلەڤیزۆنی لە میدیاکانی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بۆ تیشک خستنە سەر ئەو بانگەشانە دەست بەسەر کرا. Pazartesi günü biz bunu tesadüfen... بەڕێکەوت زانیمان کە لێکۆڵینەوە لە دژی سەرجەم ئەندامانی ئەنجومەنی ناوەندی واتە ژووری فیزیشکی تورکیا دەستی پێکردووە. لە نێویاندا پرۆفسۆر شەبنەم بە تومەتی ئەندامەتی لە ڕێکخراوێکی تێرۆریستیدا. لە دۆسیەی لێکۆڵینەوەکە فەرمانی نهێنی هەیە قەدەغەکراوە کە پارێزەرەکانمان کار لەسەر ئەو دۆسیە بکەن. بۆیە ئێمە زانیاری زۆرمان لەسەر ناوەڕۆکەکەی نییە. هەروەها داواکاری گشتی داواکاریەکانی ئێمە ڕەت کردەوە بۆ کۆبوونەوەیشی فەرمی و بچین بۆ ئەوێ و بەیاننامەیەک سەبارەت بە لێکۆڵینەوەکە دەربکەین. بۆیە چاوەڕێن زانیاری زۆرمان لەسەر ناوەڕۆکەکەی نییە بەڵام ئەمە دۆخێکی بەرنامە بۆ داڕێژراوە پرسەکە تەنها پرۆفسۆر شەبنەم نییە. ئەمە ئۆپەراسیۆنێکە دژی کۆمەڵی پزیشکی تورکیا لە ڕێگەی پرۆفسۆر شەبنەمەوە. پەکەکە ڕایگەیاندووە حەڤەت چەکداریان بەوەی هێرشی چەکی کیمیایی تووشاوە لە شاخ و ئەشکەوتەکانی باکووری عێراقی گیانیان دەستداوە. پەکەکە لەلایەن ئەنکەرەوە هاوپەیمانە ڕۆژئاوایەکانی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی قەدەغە کراوە بەهۆی ئەنجامدانی یاخیبوونێکی خوێناوی کە لە ساڵی 1984ەوە تا ئێستاکە بۆتە هۆی کوشتنی دەیان هەزار کەس لە هەردوولا. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا فنجانچی تومەتبەر دەکات بۆی بە زمانی تیرۆر قسە دەکات لە کاتێکدا وەزارەتی بەرگری ئەو تومەتانی بە بوختان ناوبردووە. شارەزای پزیشکی دادوەری تەمەن 63 ساڵ ئەگەر تاوانبار بێت بە پەرەپێدانی پروپاگەندەی تیرۆر ئەگەر هەیە تا 7 ساڵ و نیو زیندانی بکرێت. Bilinç kampanyası düzenlendi. هەڵمەتێکی سەرکوتکردنی ڕێکخراوە. ئێمە لەو کاتێدا دەمانگوت ئامانج تەنها پرۆفیسۆر شەبنەم نییە، ئامانج کۆمەڵی پزیشکی تورکیایە. بە ئامانجکردنی پزیشکە باشەکانە بە ئامانجکردنی ئەو پزیشکانن کە بە ڕنگاریان دەبنەوە و تێدەکۆشن لە پێنا و کاروباری تەندروستیدا سەرباری پیادەکردنی هەموو جۆرەکانی سەرکوتکاری ئامانجەکەی کۆمەڵی پزیشکی تورکیایە کە لە کاتی پەتاکەدا ڕاستیەکانی بەڕای گشتیدا ڕاگەیاندووە. ئەو کۆمەڵەیە بوو کە لە ساڵی ڕابردوودا تێدەکۆشا بۆ مافە بنەڕەتیەکانی پزیشکان و چەند مانگێک لە ژینگەیەکی فشار ئامێزدا مانیان گرت. فنجانچی لە هەفتەی دووەمی دادگایکردنەکەیدا بە سەرۆکایەتی دادوەری ڕاگەیاندووە لێدوانەکانی ئەردۆغان وای کردو دانیشتێکی بێلایەنانە مەحاڵ بێت لە هۆڵی دادگای سەموڵ کە زۆر قەرەباڵغ بوو وتی سەرۆک دەتوانێت بە تیرۆریزم ناوم بهێنێت و دوای ئەم لێدوانە چۆن دامەزراوە گشتیەکان و دەسەڵاتی دادوەری دەتوانن بڕیارێکی سەربەخۆ بدەن. دادوەر بەناردنەوەی پزیشکەکە بۆ زیندان و دیاریکردنی دانیشتنی داهاتوو بۆ 11 مانگی یەک کۆتایی بە دانیشتنەکە هێنا. یاسای دژێ تەرۆر یا پەیوەندیدار بە ئەو لە تورکیا گونجاوە و کاراکردنە بۆ لێپێچینەوە لە نەیارانی سیاسی و هەمیشە بانگەشەمان بۆ ئەوە کردەوە کە پێویستە ئەو یاسایانە هەڵبوەشێنرێنەوە. لە ڕاستیدا ئەگەر ئەمڕۆ دۆسیەکە دوانە خراپایە ئێمە ڕزایەتەکانمان دەخستە ڕوو کە لە بەرگەی 2 یاسای دژە تێرۆر نادەستوریە. پێچەوانەی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانە و دەسەڵاتی دادوەری دادگاکە لەگەڵ ستانداردە یاساییە گشتگیرەکاندا ناگونجێت. ئێستا کە ئەمە لە ئەستۆی ئێمەدایە لە دانیشتنی داهاتوودا بیکەین. فنجانچی لە تورکیا هەم وەک شارەزایەکی پزیشکی دادوەری و هەم وەک بانگەشەی مافی مرۆڤ ناسراوە کە بە ئاشکرا دژی حکومەتەکەی ئەردۆغان قسە دەکات. دەست بەسەرکردنی سەرەتایی ئەو دکتۆرە ناڕەزایەتی لەسەر شەقامەکانی ئیستانبول یەکەوتەوە لە ئەنجامدا دەیان کەس دەستگیر کران. کۆمەڵی پزیشکی تورکیا کە سەرۆکایەتی ئەو ناڕەزایەتیە دەکات نزیکەی لە 80% پزیشکەکانی ئەو وڵاتە دەگرێتەوە. ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی و هیومن رایتس وۆچ بانگەوازێکی هاوبەشیان لەگەڵ 5 ڕێکخراوی دیکەدا بۆ ئازادکردنی فنجانچی بڵاو کردوتەوە. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. گەلک ڕوویدانên giring di sala 2022 da qewmên wana karîgerî li ser jiyana xelkî hebûye. Eyûb Demîr li Enkerê û Xecan Farqîn li Amedê her du peyamberî me niha rastixwe bi me re ne ji bo em
پێدا چۆنێکیان ئاوەڕێکی بوان ڕوودانا بکەین و بزانین کە چەند دیوان کاریگەری هەبووە دەم باش ئەوی بەری هەرچی جەمتە دەست پێ دەکەم سەری ساڵاوە پیرۆز بە و ئەو ڕوودانن هەند گرنگین کو لە تورکیە قەومی چی جوانە لە بیرامەتی و بزانین کاریگەریاوی گەلکی هەبووە لەسەر خەڵکی. دخیل اما سریدا بیجم هری زده لسر خلک ترکیه سال 2022 دا آبوریا ترکیه درکته پیش دکارم بیجم کو زم لسر زما هاتن راستی آبوری همه تواهی ترکیه خسته بن باندورا خواه وسا دیاره کو 2023 دا جی و بردام که غیر ویاجی لترکیه تدیهن کاراست مزن چه بون جوانا یک باجار بارتنه نافچا آماسترای دا تقینه که گرزو چه بو یعنی اجاق مادن دا چه بو 42 کسی جیانا خوش دستا هی اف کاراست هانه سر ترکیه باندورا خواه وندا نکریه و سا دیاره کو هنکی جی بردام که سال 2023 دا دالی ادن داجی تقین استانبول دکارم بیجم کو لسر تبایا ترکیه باندورک ودا یعنی افتقین راستی لکولان استقلالی لباجار استانبول جی هری کومروف قد تدچه ازدحام هری مزندا تقین چبو و 6 کسی زیان خو لودری جدستا غیر ویادواری حقوقی دا راستی دیسا نوچین ودا جی در باس بو دویدری دا جی یعنی دواری حقوقی دا گلک تشتن نباش درکتن پیش یعنی هن اپراسیون لسر کسان چه بو لسر روزنامه‌وانا چه بو لسر اوان چه بو جبو جی هجی ویا باندور خو لسر ترکیه بردام دکه سال 2022 دا تشتکی تایبتی راستی لسر چاپمینه بو یعنی زاگونا دزانفورماسیون ل ترکیه درکت ل پارلمانتوی اف زاگون تواهی یعنی مدیا جواکی خسته بن کنترل دستلاتی پشتی ویاجی جخوال لسر گلک روزنامه‌وانا خو هیسکر انا گلک روزنامه‌وان دناف خبسه که دانه آنجی ناف فکاران دانه اف زاگون به ونوی لسر ترکیه خو دیار کرد هلادن داجی راستی لسر هدف دیسا هم تشتی کو درکتم پیش ام کارم بیجن هنه باشه ایوب سپاس از بسیاری خلیجانی بکم کو رودان گریدای هری من کردان خلیجان دم باشو سر سالات نو پیروز با من دخواست اجتا بپرسم او رودانی کو گرینگ بون سال 2022 لترکیه قومی نو تایبجی کاریگریوان سر جیانا خلکی لی هری من کردان هبو چه رودان بونو اگر آورکی پیغام آورکی بوان رودانا بدن بله دم باش داخل سرسالة تجي بيروز بلته والحمي تماشاوان وخبرتكارين دنگ امريكاي بله تشتكو ايوب بحث كر هلبت وانا گشتينه لي براستيجي اوان تشتكو بحث كر حمي باندرا خو سر باجار كردان سر سياسه كردان سر جيانا كردان جي كرجبركو دمان بحثم جرا كريزا ابوري دكن باجار كردان هرم كردان د عالي ابوري دا امتكان بجن باجارن هري خزانن جبروي سدمه يعني تشتكي كل اسطنبول ازمير گرانيا خدا به هسكرن سجارا امتكارن بيشن كل سر مالباتا کی كرجي ابقاس درجه باندورا خو شكل نتن دواره ابوري د عالي سياست د عالي ازادي رامان د جبراستي امتكارن بيشن كو زخته کی پروگرام چبيه او پاکتا کو ايوب دست نشان کر اكو و بازنه دور ازادي روزنامه‌وانان استان کریه اویا 3-4 سالن داویش خو جبوی ولاتین ترکیه بخوجی هي جبرکو لوکی روزنامه‌وان دماکو ام دچن المیدان به خلق ام خوازن دانو سننه بکن نيريني وان السرگش دانان بسینن مخابن هر جاره تشته کج مراد بیشن ام نکارم بوره باخن جبرکو او دافیانی ما دکاره به جزاکنامه یا ساله کی زیادتر ولی وکی دی لگرین عدالت گلکن بله هل بدا او تقینا اسطنبول کاریگریاوی گل کی مظلوم تایبج الهری من کردان او چاواکو سیاست ترکیه دیار به هم بر سوریا مانا راستا راست عینی وساج برکو تو دزانی جپار زستانی ورده اپراسیون هی هم سر باکوری رقم باکوری سوریه جمعه حسابات ورده همی چالاکی این کل دجیوان اپراسیون انتی چیکرن هاتن قدخه کرن یکسر این هدف و به و گریدایی گلک اپراسیون چی بون سر هدف سر چالاکوانان وکی دی خلق ساده جی دمکو خواسته کل دجیوان اپراسیون اندنگی خو بلند بکن دی سر راست گرتنو لیدانی بون تو دزانی کمانی مافی منوان راپور خو سالانه اشکال
مذاکره دکن که دو در جتین زمان دبیجن دما کو خو پیشاندان آنجی دما داخوینیه که دا خلق و هاتنه با هفدو راست توندیه پلیسان هاتنش 1000 زیادتر سردان کوملین مافی مروه بونه که خواستنه اوان پلیسان گریا بکن یعنی امتکارم بیجن که براستی جی ایسال یعنی برکو ام به پروسه هلبجارت نیداجی دشن زختکی گلک گران هیا لسر یعنی فشارکی مازن شبیه لسر رای گشتجی خاجی جان تخجت زان این روزک تایبته یکم روزا سالانویا از دقیقه که بدم تاگت تپام کبل وی روزی تبیجی تشتکی تایبتی تبع هیویک بجبو کار يعني هر شتيها بفرمون هلبت يعني تزاني كو رئيس فريخسنا ناونتيا روجنامه وانان راپور خويا صالح اشكره كر بوغوتي كو تركيا ولات سيامين جبو روجنامه وانان ولات كهري بخطر لي ام هيفيت كن هم الجهان هم جي لتركيا الكردستان يعني او قش ازاديه زيدتر به وخوشي ارامي اشتي جبو ما حمي كسان جبو كردا وحمي جهان ربجه جانا ودسا سرساله وحميه بيروسكم سپاس ترى ايوب تتش بيام هيا لفي رجاء تايبت اما دقيقه كي بدن تاع تازادي تشد بيجي بيجا داخل راستي لتركيا جيان كرم اوقاس آسان نينه وقت خديجه خانجي ديار كر مروف قوات شكل لازمه پشتی حساب بکه سال 2023 از هیوی دکم کو جبو کردان به سال کا آشتی یکتی جبو کو پیوستی کردان راستی هه که مثلا کرد ترکیه چاره سر نبه ترکیه جی پیش ناکه سری ناکه جو دی دکارم بجیم کو همو رایدارن ترکیه بیا فیر بونه هیوی دکم سال 2023 جبو کردان به سال کا آزادیه ايوب دمير في عمل دنجي مال الانكري وخرج جان فارقين لامدي قال كسباس وجاركدي صلاويانو بيروز با امرو بكن قامش لو بيعمري ما زانا عمر بمرايا هلبت او ردان كو افكار ما يعني بيعمل المال لتركيا بحث كري جريدانا وان يعني كاريغريا وانا راسوخا لسر كردان لهريم كردان لسوريا جابونها زانا عمر لقامش لو بمرايا زانا دمباش صلاتيانو بيروز با تشر ردان جرينجن 2022 بیراتتی کو کاریگریوان قال کی هبویا لسر خلکی و هریمی تشمر نها بیجی جخوا صالانو لهمو هفكار من ولتا يلدقي امريكا وصرصاله تجي بيروز به رودان هري جرينج وباندور لسر كردين سوريا جخوا ايريش تركيا يبو د صاله 1022 سد رجاهيه وحفظ 1500 نوتو دجاران ايريش تركيا لسر هري من كردين سوريا وباكوريس رجلات سوريا چبونه د بگشتی هجمارا قربانیین د انجام ایریشن ترکیه ده 59 سیویل جیانا خوش دست دانه د ناو ده 12 زاروک هنه و 5 جن و هر وها 263 کس جی بریندار هنه ین سیویل شخوا ایریشا هری به باندوریا 20 ماه 11 بو گو به 24 بالافران ایریشن هرمی هاته کرن ارتشا ترکیه ایریش پیک آنی او بتایبدی بنسازیا هرم زویم پترول الکتریکی هاتن ارمانش کرن جخوا لسر استا دوم ایریشن داعش و اپراسیون حسد لدیجی شانین داعش صد و 13 اپراسیون هفبش دنابرا حسد و کوالسیون ناتوایی پیک هات لدیجی شانین داعش د انجام و د 387 چکدارین داعش هاتنه کشتن داعش جی هر وها 176 ایریش پیک آنینه ایریشا هری گران یا داعش یا دسپیکا سال 2022 دبو لسر گرتیگاه صناعه دوی ایریش بتنه ده نزیکی 306 اندام چکدارین داعش هاتن کشتن جخواد سر استک دنجی 2022 ده 515 زاروک و جن مالبات داعش جبو ولات وان هاتن رادست کرن فرنسا وک میناک 109 هموالاتی خو جن و زاروک وگراندنه المانیا 53 و هولندا 6 دا استک دن ده لاستا ابوری ده بتایبتی دوار ساغلمیه ده لسر استا باکور رجلات سوریه 6 نخوشخانه هاتن آوا کرن جارا یکی یگو
ریەکە درێژ یا بلەز لەسەر دێرەژاهیا 100 کیلۆمتری هاتیە دەست پێکردن و هین نەهاتیە قەدادن بەلێ دەخی. بله زانم متخواست بزانم کو لقامش لو مزانن باجرك کو تيكلا مسلمانا كريستيانان ازديان عرب وكردان وخلق الجاز وشاهين سريصال الور مديتنا قالكي شاهين خوش تنكرن الشافيدي تشاوا ابو خلقي تشدي كر دمي شاهين صالانو هات جخوا شاهين پر مزن چيبون لقام شلويه و دكتنك غرسايل لكولانا هبون و هم بليسكان هم بشاهيان هاتا بيروس كرين لي ادخوازن بالي بكشيم سر ديار ده كد دشاهين سرسالي وبشاهين بگشتي لهرمن كردين سوريا اوجي بردانا قليان دناوا شاهيان ده ود انجاما وي ده لحسك ولقامشلو سي زاروك ده انجاما وان غولان ده هاتنا بريندار كرن لقامشلو نافندا وي دافندا باجير ده قال لك شاهي هاتن داقستن بتايبتي نتني ده خريستيان وكرد وعرب بقرصاي داكتن كولانا وقرن بترمبيلان شي مدناوا باجار ده شاهي كي بيرمزن كيف خوشيه كي بيرمزنجي هبو بالي زانا لسان في رجع تايبت ازي دقيقه بدم ازادي تهرتشتي بيجي بيامي تشتا فرمو از بهویم گو کاری مد ناوا دنگ امریکا ده بگشتی به پیشکوی باشتر ببه بهویم گو به تلویزیونک به زمان کردی به وشاندن استودیوی ل هرم کردین سوریه هبن لسر اصلا نتویجی از و کردکی داخواز دکم گو هرم گو الی جیان دکم با کرجلات سوریه آرام ببه ایریشن ترکیه بسکنن داعش لاواستر ببه قال لك سپاس زانا عمر بامري دنجي امريكا لقامش لبمرابو قال لك سپاس وشفيدي لايفاليا سري صالانو فيديوين كوج ايراني هاتنا وشاند النشان ددن كو بيشان درو نرازيبون لباريزگهن زاهدان سيستان لبلوچستاني بدرش من مرنج بو خامنئي دست بكري وقيراندن نرازيبون وخو بيشاندان زدتري سطر روجان لإيراني تابو دوفي ولاتي شكاندنا وبنماين ايديولوجين كمارا إسلامي هجاندنا ده هولا كده جبو جوهرتن ولديجي تفسر كرنين بتندو تيجي هرچند دا لحفتين داوي جمارا مزن آخو بشاندانان هنكي هاتيا خوارو كيم ويا ليكو مالين ما في مروفان ين إيراني بنگه لأوسلوي دي بيجاكو هنجي خو بشاندان روجانا لسران سري ولاد بيكتين والرجيمي هطانها نشيايا وانا راوستينا ام دزانن کو امریکا و اکتیا اورپی جی به هوی سرکوت کردنی خو پیشاندنکانی دجی حکومت لچند مانگی رابردو داو گاندنی درون یان فروکی به فروکوان بو روسیا سزان بسر ایران دا سپاندوا ام سزان چند کاریگری لسر رژیمی اسلامی ایرانیان کردوا دکتر معتصم تاتایی آبوری ناس لندن لگل مانده به ولامدانی چند پرسیاری کی دنگی امریکا دکتر ام کاتت باش سپاس بوکاتی جناب تو سالی نویل تو پیروز به من پیش همشتی که حزم دکت خوندنوی جناب بزانم لسر روداوکانی 2022 پیش اوی باس آبوری کی بکین بله زور سپاس سالی تازهش لئیو لبینرانی خوشویستان پیروز بید ئەوەی کە ڕوویداوە لە ساڵی 2022 ئەوەیە کە وەزیەتی ئێران زۆر بەرەوخراپی ڕۆیشتە هەر ئەمە کارگەریەکی گەورەی بووە لەسەر ئەوەی کە ئەوڕۆکانی ئێمە ئەبینین کە خەڵکێکی زۆر ناڕازی هەن لە ئێرانە و ئەم ناڕزایەتیە کە پێشتر زۆر ئاشکرا نەبوو ئەم ساڵی 2022 پیشانیدا کە ناڕزایەتیەکان یەکجار زۆرەوە و بۆتە هۆی ئەوەی کە خەڵک ئەوڕۆکانێ حاضر بن بێنە سەر شەقام و لەگەڵ ئەم وەزعە بە شێوەیەکی تر هەڵس و کەوت بکەن. باشە دکتۆر معتصم بۆ ئەو هەموو ئابلوقەی جیهان کە لەسەر ئێران سەپێراوە پێش چەند ڕۆژە یان پێش چەند هەفتەیەکە یەکێتی ئۆروپایی ڕاگەیاند کە ئەوانش ئابلوقەیەکی فراوان لەسەر ئێراندا درێن کەچی تا ئێستا ئەم هەموو ئابلوقە ئابووری نەبوون بەهۆی گۆڕانکاریەک لە ئێران. برای جنابت بو
بەڵێ دلیلی ئەوەی کە تاالانەکە ئەساسن بۆچی ئەم مجموعە تحریمانە یا ئەم مجموعە ئابلۆقانە لەسەر ئێران نەیتوانێت کاریگەریەکی ئۆتۆی هەبێت دەلایلەکانی ئەتوانم بێژم جۆر بە جۆرن بەڵام مهمترین دلیلێکە کە ئەگەر لەباری ئابووریۆ هەڵبسەنگێنرێ ئەمەیە کە ئابووری ئێران ئابووریەکە کە تێدا اقتصادی یا ئابووری ژێرزەمینی یا ئابووری غیرە ڕسمی یەکجار زۆر بەقوەتە لە وڵاتهایەکە کە ئابووری ژێرزەمینی یا ئابووری غیرە ڕسمی زۆر بەقوەت بێت ئەم جۆرە ئابووریانە معمولاً قدرەتی ئەوەیان زۆرە کە بتوانن لە مەقابڵی شۆکهایە کە پی وارد ئەبێ یا فشارهایە کە دێتە سەری بتوانێت خۆی زۆرتر ڕابگرێت ئەگەر ئابووری ئێران بەم شێوە نەبوایە ئەگەر ئابووری ئێران ئابووریەکی ئاسایی ببوایە ئەگەر ئابووری ئێران بەشی زۆری ئابووریەکەی ئابووریەکی ڕسمی ببوایە بێگومانم ئەم جۆرە لاواقع ئابلۆقانە ئەم جۆرە تحریمانە ئەیتوانی لەسەر جمهوری ئیسلامی تاسیراتێکی یەکجار زۆر سەریعتر دابنێ منتها ئێمە بینین کە ساڵهایەکە ئەم ئابلۆقانە هەیە ساڵهای ئەم ئابلۆقانە ئیدامەی پەیدا کردووە ئێستا هەر ڕۆژ زۆر زۆرتر ئەبێ وڵاتانی ئوروپایی هەوڵیان داوە کە لەم ماوەی تا چەند مانگی ڕابردووە ئابلۆقانە زۆرتر بکەن بەڵام ئەمانە ئەلعانەکە ئەتوانێت تاسیراتەکەی خۆی لەسەر ئابووری ئێران لەسەر وەزی ئێران ببێ بەڵام من پێم وایە ئەمە دلیلی ئەسڵیەکەیەتی دکتۆر مەتەسم هەموو جاری بینیمانە کاتێکە جیهان یان وڵاتێکیان وەکو یەکێتی ئەوروپا ئەمریکا ئابلۆقە لەسەر شوێنێک لەسەر وڵاتێک دادەنێ خەڵک باسی ئەوە دەکەن کە کاریگەری خراپی ئەو ئابلۆقە لەسەر خەڵکە زیاترە لەوەی کە لەسەر ڕژیمی ئەو شوێنە بێ یان مەبەستەکەی سەداسەد جێبەجێ نابێ لەگەڵ حاڵەتی ئێرانە تۆ چی دەڵێ زیاتر خەڵک بەر ئەو کاریگەریە ئابووریە دەکەوێ یانش ڕژیم بەڵێ ئەم بۆ بیر و بۆچوونە لەسەر ئەوەی کە ئایا تاسیری ئەم جۆرە لەواقع تحریمانە لەسەر کولی وڵاتەکە چی دەبێ ئەو بۆچوونە بە بڕوای من بۆچوونێکی دروستە ئێمە ئەبینین کە لێرە ئەوەی کە مربوطێت تۆ بە دەمو دەستگای ڕژیم خۆی مربوطێت تۆ بە ئەو کەسانەی کە لە ئابووری ئێرانە دەسەڵاتی یەکجار زۆریان هەیە وەکو دەسەڵاتی سپای پاسداران دەسەڵاتی ئەو سازمان و ئۆرگانانەی کە سەر بە بەیتی ڕاهبەری ئێرانن ئەوانە توانیویانە لە ماوەی ئەم چەند ساڵا کەم ئابلۆقە لەسەر ئێران بووە زۆرترین قازانج بەرێت دیارە ئەکرێ بشینە ناو جوزیاتی قازانجەکەەوە چۆنەوە چۆن بوو ئەوان توانیانە بەو شکل عەمەڵ بکە منتها ئەبینین لەم لای ترۆ خەڵکن کە لێرا زەرەرەکەن زەرەرەکانیش ئەمەیەکە ئەبینین کە لە زەرفی ئەم چەند ساڵەدا بۆ نمونە مەسلەی ئەمەی کە پێڵێن ئینفلیشن یا تەوەڕۆم قیا چوونە سەرەوەی قیمەتەکان لە ئێرانە یەکجار زۆر تایبەتی چوەتە سەرۆ هەر ئەمە خۆی باعسی ئەو بووە کە قودرەتی خەریدی خەڵک بێتە خوارەوە و ئەمە تاسیراتێکی یەکجار زۆر گەورەی داناوە لەسەر کولی جامعەی ئێران و ئەمە بینین کە ئەو ڕۆکانێ لە هەر 5 نەفرێک بەڕاستی ئەو ڕۆکانە لەژێر خەتی فەقرا ژیانەکە و لەم ڕێگاوە بینین کە تاسیراتەکەی لەسەر خەڵک یەکجار زۆرتر بوو. دکتۆر مەتەسم بابەتێکی دیکەش ئەوەیە ینی زۆربەی خەڵک پێیان وایە کە ڕەنگە ئەم ئابلوقا قازانجی نەبێ بۆ گۆڕانکاری لە ئێراندا شتی تر هەیە باس لە هەنگاوی ترەکەن بوو نمونە بایکۆتی پەیوەندی سیاسیەکان و دیپلۆماسیەکان لەگەڵ ئێران و هەندێک هەنگاوی تر یعنی ئەگەر وەکو گوتمان ئەو ئابلوقا قازانجی نەبوو یان ئەنجامی نەبوو پێت وایە ڕێگای تر هەبێ یانش بە شێوەیەکی تر بۆ جیهان بە تایبەتی ئەوروپا ئەو پەیوەندی دیپلۆماسی و سیاسیانە لەگەڵ تارانە نابڕن بۆ ئەوەی کە ئێران بگاتە ئاستێک بۆ ئەوەی کە ئامادە بێ بۆ گۆڕانکاری لە وڵاتدا. دلیلەکەی ئەساسن ئەوەیە کە ئێمە لەگەڵ وەزعیەتێکی یەکجار زۆر تایبەتی بەڕاستی ئەم ساڵانە ڕوبەڕوو بووین بە نەزەری من هاتنی کۆرۆنا یەکێک لە مشکلاتی ئەسلی ئەم مەسەلەیە دواترەکەی شەڕی ئوکراینێکێتر لە مەسەلە مهمانەیە ئەوەیە کە دیارە ئێمە ئەتوانین لە بۆردێکی گەورەتری شاتمشای بکەین ئەمیشەوەیە کە ئەو ڕۆکانێ بۆ وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا مەسەلەی ئەساسیەکە مەسەلەی چینە
ئەگەر ئادەم زاویەوە تمشای مەسەلەکە بکەین ئەویش ئەتوانین بە نەتیجە بگەین کە ئەمان هەوڵەکە ئەوە نەبووە کە بتوانن لە واقع لە شوێنێکی تریشا مشکلەیەکی تایبەتی تر بەوجود بێ ئەویش مەسەلەی ئێرانە منتها ئەم پارامترانە ئەم شتانە لە زەرفی چەند مانگی ڕابردووە ئاڵوگۆڕی زۆری بەسەر هاتووە ئەویش ئەوەیە کە ئەم شێوە هاتووەتە سەر خیابان و داوای ئەوەکەن کە ڕژیمی جمهوری ئیسلامی بگۆڕدرێ ئەمە هەم ئەمریکا و هەم وڵاتانی ئەوروپایی هاوڵاتە سەر ئەم قەناعەتە کە دەبێ جۆرێکی تر لەگەڵ ئێرانە هەڵس و کەوت بکەن. دکتۆر بابەتێکی دیکەی کە هۆی ئەوەیە کە ئەوروپیەکان ئابلوقە لە سەر ئێران دابن ئەوش فرۆشتن یان گەیاندنی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیا کە بەکاردێنن دژی ئۆکرانیا خۆ دەزانی هەموو ئەوروپیەکان دژی شەڕن لە ئۆکرانیا و هەمویان دانەوێت شەڕی ئۆکرانیا زوو کۆتایی ببێتن و رووسیاش بە لایەنی تەرەفی وەکو ناحەق لە شەڕەکەدا دەبینن. یعنی من حەزەکەم پێمان بڵێ ینی ئەو هێزەی کە ئێران هەیەی بتوانێت ئەو فڕۆکانە دروست بکاتن بیدا بە رووسیا لە شەڕێکی جیهانیە بەکاربێنێتن ئەمە چۆن لێک دەدەیتەوە؟ بەڵێ یەکدانەوەکەی بەم شکڵەیە بەڕاستی ئەوی ئەلان ئەمە دەرەکەوێت کە ئەم ساڵانە هەوڵ و تەقالای جمهوری ئیسلامی ئەمە بووە کە بتوانێت لەباری مەسەلەی نظامی و خۆی بەهێزتر بکە و بتوانێت بە تەکنۆلۆژی جەدید دەست پەیدا بکە لەوانە ئەلانەکە توانیوێتی پەهباتهایەک دروست بکە کام پەهبادانە ئەتوانن جوزی پەهباتهای مهمی دنیا بە حەساو بێن لە ڕادەی ئەوانەی کە ئیسرائیل دروستیەکە لە ڕادەی ئەوانەی کە وڵاتانی غەربی دروستیەکە یا لە ڕادەی ئەوەی کە تورکیە دروستیەکە. هەر ئەمە باعثیەوە بووە کە دەرحاڵ نیشان بدرێ کە لە عەرسەهایەکە کە جمهوری ئیسلامی کە پوڵێکی زۆری سەرمایە گوزاری کردا توانێتی بە دەستکەوتایە بگا کە یەکێ لەو دەستکەوتانە ئەوەیە کە ئەوڕۆکانی ئێران ئەتوانێت پەهبات بفرۆشێ بە وڵاتی ڕووس. دکتۆر حەز ناکەم باسە سیاسەکان و حەزم دەکرد باسی ئابووری ئێران لەگەڵ تۆ باسکەم. تۆ پێشبینی تۆ بۆ ساڵی 2023 وەزعی ئابووری ئێران چییە؟ یعنی تۆ چ پێشبینێک دەکەی؟ بەڕاستی لە بواری پێشبینیکردنا هەمیشە دایە مشکل وجودی یەکجار زۆر هەیە یعنی منزورمەوەیە کە پێشبینیکردن ئاسان نییە منتها چەندین شت هەیە کە ئەتوانێت یارمەتی ئێمە بە بتوانین لەم بوارەدا چەند قسەیەک بکەین. یەکەمیان ئەوەیە کە ئەگەر ئەم وەزعە نالەبارەی کە هەیە لە ئێرانە یعنی منزورم ئەم شێوەی کە خەڵک هاتنەتە خیابان ئەم ئیدامە پەیدا بکە جمهوری ئیسلامی ئەم بەم شێوەی کە تارانەکە ژیاوە ناتوانێت بەمە بەم شێوە ئیدام بە حیاتی خۆی بدات. ئەمە نوختەیەکە نوختەیەکی تر ئەوەیە کە ئەلعانەکە لە دەروی ئێرانیش و فشارەکان لەسەر جمهوری ئیسلامی یەکجار زۆر بووە. ئەم چوونی ڕەهبەری چین بۆ وڵاتانی خەلیج و بەستنی قەرارداد لەگەڵ وڵاتانی خەلیجە خۆی بەڕاستی زەربەیەکی یەکجار زۆر تایبەتی لە جمهوری ئیسلامی. ئەگەر ئەمانە گشتی بخەینەوە سەریەک من پێم وابێت کە وەزعەتی ئابووری ئێران لە ساڵی 2023 زۆر خراپتر ئەوێت لەوەی کە تایسا هەیە مەگەر ئەوەی کە گوشایشێکی سیاسی لە رابطە لەگەڵ ئێران بەوجود بێت. ئابووری ناس دکتەر مۆتەسم تاتای لە لەندەن لەگەڵ ئێمە بوو. زۆر سوپاس دکتەر مۆتەسم و ساڵی نوێ جارێکتر لە تۆ پیرۆز بێت. ئەم بەگەڕینە شاهین سەری ساڵی کورسەرانسەری جیهانی بێجوداهی تێکردن لێ هەنێک وڵاتین ئیسلامی وەسا تێگوتن و ڕەنگە ئەف شاهی حرام بنا لە قەڵەمدان لێن گەلێک جیهندیژی وەکە نەریتێکی جیهانی تێکردن لە هەریما کوردستانە عێراقێژی هەر ساڵ شاهی و شێوەی شاهیان گەلکێ بەرچاو دیار دبە لەسەر وی جوداهیە بیرەوەریە یان باوەڕین خەڵکێ لەسەر مەسەلا و خەڵک شاهیان سەری ساڵێ بکە یان نە سنوور کەریم پەیامبەری دەنگی ئەمریکا ئەف راپۆرت گەهاندیە. هێژا بە هاوکاری دارەکەی دەستی بۆ لای هاوڕێکانی بەڕێ دەکەوێت کەوا بڕیارە هاوسەفەری گەشتە شاخەوانیەکەی بن هەرچەندە هێژا و هاوڕێکانی خاوەن پێداویستی تایبەتن بەڵام ئەوە ڕێگر نەبووە لە بەردەم خەونەکانیاندا و وەک هەر مرۆڤێکی ئاسایی دەیانەوێت گوزارش لە تواناکانی خۆیان بکەن و هەستەکانیان ئاوێزانی سروشت بکەن.
ئەمڕۆ بەنیازیم پیادەڕەویەک بکەین لەگەڵ کۆمەڵە کەمەندامی سەرکورسی و هەموو جۆرەکانی کەمەندامان. هیوادارین گەشتێکی خۆشمان بێ، ڕۆژێکی باش، پیادەڕەویەکی باش بکەین، سوودێکی باشی لێ ببینین و دوای گەشتنیان بۆ شوێنی مەبەست دەست دەکەن بە گەشتەکەیان. جارناجارێک بە چڕینی گۆرانی ڕەسەنەکان جەستەی ماندوویان پشوو پێدەدەن. گەشتکردن بە خاوەن پێداویستی تایبەت کارێکی ئاسان نییە و سەرپەرشتیاران بەرپرسیارەتی قورسیان خستۆتە ئەستۆی خۆیان، بەڵام دەڵێن هەست بە ئاسوودەی ڕۆحی دەکەن بەم خزمەتە. ئەم چالاکی ئەمڕۆ بریتە لە چالاکی چوونەوە ناو سروش کۆڕ و کۆبوونەوەیە. هەڵبەت زۆرترینی خاوەن پێداویستی تایبەتەکان بەشداریان کردووە لە جۆری نابینا، شەلل دەماغ، کەمەندامی جەستە، ئۆتیزم، تەنانەت داونیشیتیایە و کورتە باڵاش. ئێمە کار لەسەر مرۆڤایەتیەکەین، ئیتر کەم ئەندامی هەر جێگایەک بێ، هەر جۆرێکی کەم ئەندام بێ، ئێمە لە ناو چالاکیەکانمانە بە پێی پۆلێنی ئەو چالاکیانی کە دیاریمان کردووە کۆیانەکەینەوە. گەشتی ئەم جارەی خاوەن پێداویستی تایبەتەکان لەسەر ئەرکی هونەرمەندێکە کە لە وڵاتی سویدەوە گەڕاوەتەوە و بە خۆی و فلوتەکەی دەیەوێت بەشێک لە خەمی خاوەن پێداویستی تایبەتەکان بگرێتە ئەستۆ. بەژەنینی فلوت و پێشکەشکردنی نیوەڕۆخوانێک زەردەخەنەی خستۆتە سەر لێوانیان. خۆی لە خۆیدا شتێکی زۆ جوانە، چونکە ناساندنی کەسەکانە بەیەکتری زیاتر تێکڵاوی یەکتریە لە ڕووی کۆمەڵاتیەوە. وەکو ئەرکێکی سەرشانی خۆم حەزم کرد وەکو گرروپێک لەوێ هەم مۆسیقاش و هەم دڵیشیان خۆشەکەین، هەم یەکتریشە ناسینانی زۆر شتی تری پێوە دیارە. بە بڕوای هێژە ئەم گەشتانە گەڕانەوەی خاوەن پێداویستی تایبەتە بۆ ژیان و فراوانبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیانە. هیوادارە لایەنی پەیوەندیدار گرنگی زیاتر بە دۆخیان بدات. خاوەن پێداویستی تایبەت لە بەردۆخێکی وایە کە لە ماڵەوە دێتە دەرەوە، لەو ژینگەی کە تایدا قەتیس بووە دێتە دەرەوە. گەشتی وا زۆر زەڕۆرە، بڕوابوون بەخۆی زیاکە گەشاکە، بۆیە داواکارم لە هەموو ئەو لایەنەی پەیوەندیدارن هاندەر بن. گەشتی ئەم جارەی خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ ناوچەی سەرچاوە و 6 خاوەن پێداویستی تایبەتیایدا بەشدار بوون. سەرپەرشتیاران لە هەوڵی فراوانکردن و بە گشتیکردنی پرۆژەکەیاندان بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. بداخوازە لیبوورینە فراپۆرتا پەیامێرە سنوور کەریم جە سلێمانی تایبەت بوو لەسەر چالاکیەکی بۆ پشتەوانی واکە یعنی دڵخۆشکەرێکیش بووان کەسین و پێداویستین خۆدان پێداویستین تایبەتن ئەو راپۆرتامە باس کرد و سەری ساڵی چاوە لە هەرێما کوردستانی تێکردن و باوەریان جودا لەسەر وینا ئەمیدارین لەسەر وێبسایتین دەنگی ئەمریکا و سوشەل میدیا دەنگی ئەمریکا و بکارن تەماشا بکن چونکە ئەو راپۆرت گەهایەمە بەداخوازە لیبوورینی جارێکە دیلێ دیسان نەها پەیامێرە دەنگی ئەمریکا سنوور کەریم جە سلێمانیە و پەیامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر ji کەرکووکی بە مەڕانەش بۆ ئەم پێداچوونێکی بکەین یان ئاوەڕێکی بدەین ڕوویدانین گرنگکن 2022 سنوور دڵشاد ئەم کاتتان شاد و ساڵی نوێ لە ئێوە پیرۆز بێ. ساڵی نوێش لێوە پیرۆز بێم کاتتان باش. ئۆکەی من جارێ ئێستا باسی ڕووداوە گرنگەکانی ساڵی 2022 دەکەم لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانش بە تایبەتی و ئەوانەی کاریگەری زۆریان هەبووە لەسەر خەڵکە. دڵشاد فەرموو دیارە تۆ ڤیدیۆکەی تۆ لە پێشا دیار بوو، فەرموو دڵشاد. دەخیل دیارە ساڵی 2022 بۆ عێراقیەکان بەگشتی و بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی ئەکرێ بڵێن ساڵێکی پڕ لە کێشمەکێش و ساڵێکی سەخت بوو کە تیان پەڕان، بە تایبەتی کە هەر لە سەرەتای ساڵی 2022ەوە کێشمەکێشێکی قورس لە نێوان لایەنە عێراقیەکان لەسەر پێکێنانی حکوومەتی عێراقی ڕوویدا و تەنانەت عێراقی بردە لێواری ئاڵۆزی و مەترسی سەرهەڵدانی شەڕی ناوخۆتا دوجار نزیک لە کۆتایی ساڵ ئەم کێشەیە بە شێوەیەکی ئەکرێ بڵێن کاتی چارەسەر کراوە کە ئێستا سەدر بێدەنگە و چاوەڕوانی شڵەقانەوەی گۆمی سیاسی عێراقی لێکرێ و بە نیسبەت عێراق و هەرێمی کوردستانەوە ئەکرێ بڵێن ڕووداوە گرنگەکان ئەکرێ پۆلێن بکرێن، ڕووداوی سیاسی، ڕووداوی کۆمەڵایەتی، ڕووداوی ئابووری و خاڵێکی تریش کە لە 2022دا بۆ هەرێمی کوردستان کە گرنگ بوو مەسەلەی تۆپبارانکردنی
بنکە و بارەگاکانی حزب و لایەنە کوردیەکان بوو دیارە مەبەستم لایەنە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و فشار خستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ دەرکردنی ئەو هێزانە و کۆنتترۆلکردنی سنوورەکان کە فشارەکان بە ئێستاشەوە بەردەوامیان هەیە و خاڵێکی تریش کە لە ڕووی ئابوووریەوە بە تایبەتی بەم دوایانە گرفتێکی گەورە سەریاڵدا مەسەلەی بەرزبوونەوەی نرخی دۆلار بوو کە کاریگەری لەسەر تاک بە تاکی عێراق و هەرێمی کوردستان هەیە. بەڵێ دڵشاد دێمە لای جەنابەت بەڵام ئێستا بزمە لای سنوور بزانم سنوور ئەگەر بە کورتی پێمان بڵێ شتە گرنگەکان کە بیر دێنەوە و کاریگەریان هەبوو لەسەر خەڵکی هەرێم چین دوایەوە دەمیست باسی توندوتیژی دیژی ژنان بکەم کە تو راپۆرتێکت هەبوو و باسێکت هەبوو لەسەر ئەم بابەتانە فەرموو. بەڵێ دەخی لەم کاتتان باش دیارە لە ساڵی 2022دا عێراق و هەرێمی کوردستان بە کۆمەڵێک ڕووداوی گرنگدا تێپەڕی کاکدوشاد ئاماژەی بۆ کرد کە دەبێت ڕووداوەکان پۆلێن بکرێن واتە ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتی یاخود ئابوووریەکان دەکرێت باز لەو بکەین لە هەرێمی کوردستاندا لە ڕووی سیاسیەوە ئەمساڵ ئیستقرارێتی سیاسی بەخۆیەوە نەبینیوە وەکو دەزانین کە بە یەکێتی و پارتی بە دیاریکراوی لە ناو حکوومەتدا لە ڕووی سیاسیەوە لە ململانێ و پێشمەکێشمێکی گەورەدا بوون هەتا ئێستاش ئەو ململانەیانە بەردەوامە یەکێکی تر لەو ڕووداوانەی کە لە ڕووی سیاسی و لە هەرێمی کوردستاندا بوو بە جێگەی ڕەخنە لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان درێژکردنەوەی ساڵێک بوو بۆ تەمەنی پەرلەمان لە هەرێمی کوردستاندا لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەخین یەکێک لەو لایەنانەی کە جێگەی نیگەرانی خەڵک بوو بەگشتی بەرزبوونەوەی ئامارەکانی کوشتن بوو لە ناویشیاندا کوشتنی ژنان و حتا سوکایەتی و دەستێژیکردنە سەر ژنان لە هەرێمی کوردستاندا لە حەوت ڕۆژی ڕابردوودا دوو جار بە دوو شێوەی جیاواز لە دوو ڕووداوی جیاوازدا هێرشکراوەتە سەر ژنان لە مادەم ئاماژەت بەوە کرد دەزانم ئێمە لەگەڵ وتەبێژی پۆلیس و ئەوەش قسان نەبوو بەڵام دیارە ئامادە نەبوو بەڵام حەزم دەکرد بزانم ئەو خەڵکانەی کە پەلەماری ئەو کچیاندا ئەوەی کە ڤیدیۆ بەڵاو بوو لەسەر سوشال میدیاوانە چی کەسێک بوون هۆیەکەی چی بوو ئەوەی کە تا ئێستا زانیاری چی هەیە لەسەری؟ بڵێ دەخیل ئەوەی کە حەوت کەس دەستدرێژیان کردە سەر کچێک 4 ڕۆژبەر لە ئێستا بوو ڕووداوەکەی تر 2 ڕۆژبەر لە ئێستا بوو کە لەلایەن کچێکی 14 ساڵ کە هەرزەکارە لەلایەن کۆمەڵێکی زۆر لە پیاوانەوە یاخود هەرزەکارانەوە هێرشی دەکرێتە سەر لە ئێستادا هێزەکانی پۆلیس ڕایانگەیاندۆ کە 16 کەسیان بە تۆمەتی دەستدرێژیکردن بۆ سەر ئەو کچە دەستگیر کردو و لێکۆڵینەوە لەگەڵیاندا بەردەوام بە کارە ساتەکە دەخیل کاردانەوەی ناوخۆی گەورەی لێکۆتۆتە لە ئاسی سیاسی هەرە باڵادا سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتۆتە سەر خەد و داواکاری گشتی لە ئێستادا هاتۆتە سەر دەڵێن کە دەبێت لێکۆڵینەوەکان زۆر جددی بن و لێخۆشبوون لەم کەیسانە بەی شێردا دووبارە نەبێتەوە بەڵام بیرمان نەچێ هەر شەوی سەری ساڵ شەوی ڕابردوو لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانیش بە کۆمەڵێک پیا دووبارە دێچەڵ بە چەند کچێکی ترکراوە هەوڵی سوکایەتیکردن و دەستدرێژی کراوەتە سەریان هەوڵی دەستدرێژی بکرێتە سەریان. باڵێ دێمە لای تۆ سنوور کاتت دەدەمێ بۆ ئەوەی کە بزان مەسەجەکە چیە بۆ ئەم ڕۆژە بەڵام دڵشاد داعش جوڵەوەی زۆری هەبوو لەم ماوەیە ئەکرێ باسی ئەومان بۆ بکەیت تا چەندێک مەترسی هەیە لەسەر ئەو ناوچانەی کە ئێستا داعش تایە و بۆ 2023 پیشبینی چی دەکرێت؟ بەڵێ دەخیل دیارە 2023 پێشبینیەکان بەو ئاراستەیەن کە ڕەنگە جوڵەی داعش زیاتر بێ بە تایبەتی لەو ناوچە کێشە لە سەرانەی کە تاکو ئێستا هێزەکانی پێشمەرگە و هێزە عێراقیەکان ڕێک نەکەوتون لەسەر پڕکردنەوەی بۆشایی ئەمنیەکانی نێوانیان و بە پێ و زانیاریانەی کە ئێمە بەردەوام قسە لەگەڵ بەرپرسانی ئەمنی ئاکەین ئەوان باس لەوەکەن کە جاران داعش جوڵەیان زۆر سنووردار بوو و زۆر بەکەمی ئەبیندران بەڵام ئەوەی کە ئەوان ئاماژەی پێیەکەن لە ئێستادا داعش جموجۆڵێکی فراوانی هەیە و ئاماژە بەوە شەکەن کە داعش پلانی هەیە لە با بڵێن ماوەیەکی نزیکدا هێرشەکانی چڕتر بکاتەوە دیارەوان پێیان وایە کە ئێستادا داعش لە قۆناغی خۆڕێخستنەوەی تێپەڕاندووەوە ئەوان دەڵێن ئێستا داعش ئامانجی کۆکردنەوەی پارەیە لە ڕێگەی ڕفاندنی خەڵکەوە بۆ ئەوەی کە داهاتێک دەست بخاوە لە داهاتوە ئەو داهاتە بۆ کڕینی چەک و تەقەمەنی خۆراک بۆ هێزەکانی بەکاری بهێنێ کە ڕەنگە دوای کۆکردنەوەی داهاتەوەی کاوان ئاماژەی پێەکەن قۆناغی هێرشی زیاتر بێ بەدای خۆیان. بەڵێ شاد پێش ئەوەی خۆحافیزی لێ بکەم حەز دەکەم لەم ڕۆژە تایبەتەدا
کاتت بدەمێت تۆ پەیامی خۆت بە ئازادی چی دەڵێ بڵێ مایکەکەت کراوەیە بێ سەنسۆر. بەڵێ زۆر سپاس دەخیل دیارە منەکرێ بڵێن ئاواتێکی دیاریکراوم نییە بەڵام هیوادارم ساڵی نوێ ساڵی گۆڕانکاری بێ لە بیرکردنەوەی تاک بە تاکی ئێمە بە تایبەتی و کۆمەڵە گرفتە کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنیە کە لە سەراستی عێراق و هەرێمی کوردستانەیە کە بتوانین تێپەڕێنین و ساڵی داهاتوو ببێتە ساڵی فراوانکردنی پانتایی ئازادی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا و چیتر ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و ڕاگەیاندکان لەسەر ئازادی بیر و ڕاونووسین ڕاپێکی دەخوازیم سنوور مایکەکەت کراوەیە ئازادی دەقەیەک بۆ تۆ فەرموو. بەڵێ دەخیل من لە ساڵی نێدا هیواخوازم شۆڕشی ژینا لە ڕۆژهەڵاتی کوردستان بگاتە ئەنجام هیوای سەلامەتی بۆ هەموو بریندارانی ڕۆژهەڵات و ئێرانیەکان دەخوازم لێساکە لە دۆخەکان لە هیوای سەقامگیری سیاسی و ئیداری و کۆمەڵایەتی و ئابووری بۆ هەرێمی کوردستان و هەموو هاونیشتیمانیانمان لە هەر کێکی دنیاان هەموو کوردێک بە هیوام لە ساڵی ئایندەدا ڕووی بێ لە خێر لە ئاشتی لە خۆشی. زۆر سپاس سنوور کەریم پامی دەکەمە لە سلێمانی و دڵشاد ئەنوەر لە کەرکووک لەگەڵ مابوو زۆر سپاس و جارێکتر ساڵی نوێتان پیرۆز بێ. دماهەیە vê بەرنامێ دخوازم بێژم ku یاریزانێکی هەری نافداری جیهانê ku وەرزشوانێکی فوتبۆڵی بەرازیلی بوو پێلێ وەغەرا داوی کرد جێ 82 ساڵیدا ماف راپۆرتا تایبەت لەسەر ژیانەوی هەیە. ئەو پیاوەی کە بە سانایی بە ناوی پێڵەی ناسرا هەوادارنی لە گۆڕەپانی جامی جیهانی بۆ بەرازیل و یاریەکان و گەشتەکانی جیهانی لەگەڵ تیمەکەی سەرسوڕهێنا واتە یانی تۆپی پێی سانتۆس ئەوەش بەر لەوەی جۆش و خۆش بۆ یاری تۆپی پێ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بقولقێنێت و لە کۆتایی تەمەنی کاری وەرزشیدا پەیوەندی بە تیمی نیویۆرک کۆسمۆسەوە بکات. ئەسۆن ئارانتس دۆناسمینتۆ لە مانگی دەی ساڵی 1940 دا لەدایک بوو وەک منداڵێک ناوبانگی بە شارەزایی لە تۆپی پێدا بەدەستێنا و لە تەمەنی 15 ساڵیدا خۆی کۆنتراکتی لەگەڵ یانەی تۆپی پێی سانتۆس واژوو کرد. لە تەمەنی 16 ساڵیدا پێڵەی بووە ئەندامێکی تیمی نیشتیمانی بەرازیل و لە ساڵی 1950دا و لە تەمەنی 17 ساڵیدا بەشداری لە جامی جیهانی تۆپی پێدا کرد. پێڵەی گەنجترین یاریزان بوو کە لە جامی جیهانی پیاواندا گۆڵ تۆمار بکات و لە یاریەکانی لە سوید ئەنجام دران 6 گۆڵ بەدەست بێنێت. ئەو دوو گۆڵەی کە پێڵەی لە میانەی یاری کۆتایی تۆماری کرد یاریدەدەر بوو لەوەی کە بەرازیل لە ساڵی 1950دا بگەێنێتە پاڵەوانێتی یەکەمی جیهان و هەروەها تیمەکەی گەیاندە دوو پاڵەوانێتی دیکەی جامی جیهانی لە ساڵانی 1962 1970دا. بە درێژایی تەمەنی تۆپی پێی نێودەوڵەتی پێڵەی لە میانەی 92 یاری فەرمیدا 77 گۆڵی تۆمار کرد. هەر بۆیە پێڵەی بە یاریزانی هاوبەشی فیفا بۆ سەدەی 20مین پێکەوە لەگەڵ دیاگۆ مارادۆنای ئەرجەنتین دیاری کران. لە ساڵی 1975دا پێڵەی پەیوەندی بە تیمی نیویۆرک کۆسمۆس لە کۆمەڵی تۆپی پێی ئەمریکای باکوور کرد و بۆ 3 وەرز لەوێ یاری کرد. من پێم وایە نهێنی سەرکەوتنی مرۆڤ لە ڕێزگرتندا لە خەڵکو و هەمیشە ئامادەبوون و هەروەها هەرگیز و هەرگیز وا بیر نەکەیتەوە کە تۆ باشترینی. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو ئەستێرەی فەڕەنسا کیلیان مباپێ گوتی کە لە پووری پێڵەی هەرگیز لە یاد ناچێت. هاوکات کێڵێ ناسمینیتۆی کچی پێڵەی یادی باوکی کردەوە و لە ئینستاگرام بە زمانی پرتوگالی نووسیبووی و دەڵێت ئەوەی پێی گەیشتون هەمووی لە سایی تۆدایە. ئێمە ئەو پەڕی تۆمان خۆش دەوێت و ڕۆحت شاد بێت. بۆ ڕۆبەرت ڕەفایل سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. بێگومان پێڵی وێ بمینە نافدارترین وەرزشوانی جیهانی وێ ناوی کەت دیرۆکێ لێ دیوان دوو ڕۆژین بوریدا لە پشتی ڕاگەهاندنا وەغەرکردناوی گەلک کەسان دوگوت و پێلێ ڕاستە لە دەمێخوا وەرزشوانیەکی جیهانی بوو فۆتبەلی لێ
فوتبولا وی دمی نن آست نهاده بویا به هر حال وکی ما گویی به مینا ناوکی دیار دیرو که داب و چند دیمتن داویا برنامه کرد کنکشن ایرو کو روزا یکیا سال 2023 بو ام هی ویدارن کو سال که خیر و خوشی باش بو توایا گهدارین ما و حتی ام دیگه هینه ایک دی برنامه بی یا صباحی یا کرد کنکشن دا و داخل شمویا دیگل توایا کارمندین باشی کلی دنگی امریکا و استافی کرد کنکشن هیویا خوشی و شادی جوړه دي خدا حافظ